رێخستنا ژنەی یا پارتا دیموکراتی کوردستان سووریا ڕابوو بڤەکردنا هەفتیانە کە ڕەوشەنبیری و فلکلۆری لە کامپا دۆمیز گۆڕۆژانە چەندین سمینار و ستران و هەلبەست تێنە پێشکەشکردن بە بەشداربوونە هەژمارێک ji xelkên کامپا دۆمیز و ڕەوشەنبیرên lê. ماوەکو ڕێخستناژێ ئان بۆ مەکتەبەت منظمەت المەرأة في پارتیا دیموکراتی کوردستانی سووریادا ما هەفتیکە ڕەوشەنبیری چێکرد. طبعا نەتەنێ ڕەوشەنبیری بوو، هۆنەری بوو، جغارگی بوو، زانستی بوو. ئەف هەفتیە ماکرە هەفتیەکە هەمەرەنگ 24 سمینارمە حازرکردن تێدا. وەکەم گوت هەر سمینارێک ژیادیژی جدا بوو، هەرێکی بابەتێک بوو، هەرێکی مەوضوعێک بوو. مەوضوعی مەژی گۆری اختصاصاتە هاتن ئاستێ ئەکادیمی على الأغلب. نافبەرە بان سمینارەدا شەوێ مە 4 سمینارمە ئامادە کردبوون. نافبەرە سمینارەدا چەند فقراتێ موزیکێ ئەنگۆ هۆنەری ستران و موزیکژی مە تێدە بەژین کردن. هەلگرێدانە کرد نافبەرە ڕەوشەنبیر و تەلەپۆر و کلتۆرێ کوردی دەژیمە چێکرد بەر سمینارێک خاص بەسەر وێ تشتێژی چێکرد. ئەف شەربێقا gelek girêngiya xwe hebû ji bo me jî ji bo milletê kampê Dômiz ji ber em gelek pêwîstiyek ji me re hebû em hevdû bibînin yanî ji ber xelk gelek dicivin civandirê wan kêm e li vê kampê wextê em vî tiştî bi biriyê çalakiyê çandî em qezin dikin ev tiştekî pir giring û pêdiviyê ji me re û ev şevbêrkê ê çêbûne xilalê ve dema heftiyê gelek yanî başbûnê xwe hebû. Ez ke helbestvan yani ez bêjim ser pêdiviyê va civandinê ser vê çalakiyê ê çandî ê çêkirin çêkî pir xweş e. Ew bû derfet ji min re no xelk guhdarî helbestê min bike. Yarek min hebû gul û nêrgiz bû dilê min ji bo چالکینن بید وقت دومیز وقت ناف پنابرا دف چالکانا گلک استشکی باش دبینم روشنبیرن هاتن جمر گوتن نورمالن هاتن گلک کس هات او فیلاک قرمزنجی هم وقتکی درستی در باز دبه هم به هفر حوار گلکی خوشی دبه ام دیگه تشتنا ام وان تشنی دوی داره دو ناوان و شنبیرات ناوان هرن من دادوان کسی هلبز دوانا هجای گوتنی گو اف هفتیانه روشنبیری شوی وین بردوامن و لهول آواز روزانه دم هجمیر نه ایواری دست بکاری خود کن. با برنامه آرک جمیل اوسی